سڵاوتان لێبێ خۆشەویستان، ئەمڕۆ ڕۆژی دابشکردنی موچەی خانشینانی مەدەنیە. وەکۆبینین لێرە ژمارەی زۆر لە ئەو پیاوان و ئافرەتانەی کە ساڵانێک خزمەتیان هەبوو هاتوون لێرە موچەکانیان وەرگرن. بەنامەیەم جارەمان تایبەت دەکەین ئەوان ئەدوێنین بزانین گرفت و داواکاریان چییە و تا چەند شێوازی وەرگرتنی موچەکەیان ناڕەحەتیانەکە و پێویستیان بەچێ قسەیان لەگەڵاکەن ێوەش لەگەڵمانە بوو. چەند ساڵ خزمەتت هەبوو؟ 40 ساڵ خزمەتم هەبوو. والله 33 ساڵ. 30 ساڵ خزمەتی. ئەی نازانی ئەم موچەی وەریەگری کەیە؟ نە بە قورعان نازانم. نە بە خوار نەبەخوان بۆمان معلوم نەبوو هیچمانە کە نایزانین. حکومەت تا چەند ڕێزی ئەو خزمەتە ئێوەی گرتووە؟ بەزیاد بێت جار ڕێزەوەی باشتر دەبێ بێگەرمایە هاتە ماشاکە. ئەم حکومەتە واللهی بایی یەک پێنج پرسێ ڕێزی لێمان نەگرت. نه والله ئەگەر حەقەکەی خۆمان دەداتێ بە نە ڕێزمان بگرێن نە حرمەتمان بگرێن. خۆم تەمەنوویتە باشەهەنە هەڵە پاسوون بەخەمیەوە بڕن ئەگەر دەستم کرد 200,000 بەشی بژێویەکات. نە بەخوا قەرزیشەکەم. لە چ فەرمانگەیەک داوامت کردەوە؟ خزمەتەکە لە چ شوێنێک بوو؟ 40 ساڵ خزمەتم هەبوو لە ترۆ بوو. لە ترۆ بووم ئاوادارکردنەوە 40 ساڵ خزمەتم هەبوو. زۆر باشە. ئێستا موچەی وەریەگری موچە مانگی چەند؟ وەڵاهی نازامەی پارەی پێرانە نازامەی چوارەی دوێ نازام. لە 2015 من لە 2015 21 ئاسم لێرایانە ئێستا نەیاناومێ. 2015 بەڵێ لە نازانی ئەمەژی کەیە؟ وەڵاهی من نازام بەس ئیتر بە 200 مانزار ئەگەرمانێنە ئاواتە. زانی بۆ چەران دەتەگاین لەبەرەوە کە دوو مانگەم تاڕشان دزین ئەنجا کە دزیان ئەمە تا لاتەرە تێکتو بەغان هەردێمان خواردیان لەوە نازانین لەم دوو مانگا ئاەتەنێ. ئەیسە تۆ نازانی ئەم موچەی وەریەگری کەیە؟ چێ زانێ؟ تۆ زانی بایعیکەی دێ بایعیکە وەرگرت و بە 3 ساڵ بەرمی لە نەوتە باتێ لەم هەموو هینا ئەمە پیاولەوە پیاوتر هەیە حکومە لەمە چاکتر هەیە حکومە لەمە بەڕێز و احترامتر هەیە. لە هەموو وڵاتێک کاتێک کە کەسێک خانشینە بێ حکومەت خزمەتێکە چونکە زانێت لە بەرامبەر ئەم کەسە ماوەیەکی زۆر خزمەتی کردووە لە فەرمانگەکانە لە وەزارەتەکانە. باشە تا چەند حکومەت ڕێزی ئەوەی گرتووە کە خزمەتان کردووە؟ ڕێز لەمە ڕێزتر زیاتر هەیە بە 30 ڕۆژ مەعاشێکت باتێ لە دوای ئەوەشی تقریب هەموو زەلامەکەم وچەقۆر و تۆزە مەعاشەکەی بە ئەمەل ب 9 ملیۆن 8 ملیۆنی دزیوە حکومە لەمە چاکتر دەدەکەوێت حکومە لەمە بە احترامتر هەیە. با سەرەکەتان دوان نەکەوێ؟ ئەو سا لە زمانەی سوی حکومەتە من لە دایرە بووم بیاو تا کیلۆی تەماتە بەیانی بە 75 فلسە ئەگەر یەکێ بیایە بە 80 فلس 10 ساڵی سش نەکرد. بەس ئێستا ئەگەر موچەی هەر هەموو کوردستان بن بە دەلاشێک سەریان چاکەن بە خەیاڵیان نایە. مانگی حوتی پارە. مانگی حوتی 2018. بەڵێ. ئەرە وەڵڵا. باشە لە چ فەرمانگەیەک داوامت کردووە تۆ؟ باوکمە معمەلیزگەرە بوو. حکومەت تا چەند ڕێزی ئەو کەسانەی گرتووە کە خانشین پێشتر خزمەتیان ڕێزی کەسی نەگرتووە. 30 ساڵە حکومەتن خەڵک بێزار بۆ لێیان. بەخوا من ئێستا زۆر ساقی سەدام بن. سەدام پیاو بوو بە وەفا بوو بە خەڵک. مەعاشی خەڵک باوکم لە کەرکووک بوو ساڵەکەی بەسەرێکەوەیان یەک دیناری ناخوارد. ئەمانە حکومەتی کاتە باشتر بوو. ئەرە وەڵا سەدام باش بوو. بۆشە گەیشتوتە ڕادەیەک کە بێزار بووی لە نیشتیمانی حکومەتە بەخوا کاکە. چونکم درۆ ئەکەن دزی ئەکەن پاری خەڵکە خۆن. نەمدی هیچ حکومەتێک لە دنیا معاشی خەڵک بخوات. ئاخ من 200 لەگەڵ ماقولە معاشنێنی ساڵویەکە 200,000 بەشی بژێویەکات. نە بەخوا قەرزیشەکەم. باشە مامە تۆ چێڵێ لەسەر خانشین؟ بۆ ساوای 400 وەرگرتا بەخوا سا ئامەژوم لە کەرکووک وەریەک دێ 400 لەگری مانگی. ئەرە وەڵامانی پارتیکێتی خوارد. وە قسەی ڕاستەڵم کاکەم درۆ ناکەم. ئەم موچەیە کە وەریەگرن هی مانگی چەندە؟ والله ئەو مەنم پێ نیە بەڵام ئەوە چواربێ هەفتەیەکی لەسەر ڕووی ئێستا مەعاشە ئێستا ئێمڕامان. ئەی نازانی ئەم موچەی وەریەگری کەیە؟ نە بە قورعان نازانم. ئەی باشە موچەکەتان بەشی بژێویتانەکە؟ نە بەو خوایەکەمە جاری وا هەیە وەریەگرم خەسەم بخوا هەر بەشی حەقی کارەبا و هینەکەیەکە ئارە بە قورعان 300 بەشی چیەکە بێم باقی کارەبا بێم باقی مۆریدا بێم باقی
ئێتر توزانم مەسەفی ماڵ فەرمانگەیەک داوامت کردووەتەوە وڵام من لە هینی ئەوقاف ئەوقاف بووی؟ بەڵێ چەند ساڵ خزمەتە کرد؟ وڵی دەوری 25 ساعت 27 ساعت 28 دانە ساڵ دەوام کرد بریان سواسەتیان لێ بڕێ باشە ئێستا چەند ساڵە خانشین بووی؟ وڵای تقریبی 6 ساڵە بێت بەڵێ لەم 6 ساڵە چەند موچەت خوراوە یاری چەند موچیان پێ نەدەن؟ وڵی بەحساب 18 مانگ زیاترمان خوراوە ئەرە بەخوا زیاتریش من واڵێ لە 19مان خوراوە ئارە بەخوا مامە جەناب لە چ شوێنێک داوامت کردووە؟ من لە تەروێت دەوام کردو بڕێ بەڕێزەکەم بەڵێ لەوێت تەقاوت کرام لە مەکتەبی ئەزمەر لە کارەزەوەشت ئەم موچەی کە وەرێگری ئێستا ئەزانی چ مانگەکە؟ نەبەخوان بۆمان معلوم نەبوو هیچ مانگەکە نایزانی واللهی لەبەر ئەوەی کە دەوری 16 حەبوو مانگمان خوراوە بەڕاستی نازانین هی ساڵی چەنە هی مانگی چەنە نایزانی سەریان لێمان شێوانەوە بەڕاستی ئێستاکانە شتێکی کەیان دروست کردووە ئەم منسوولە بەڕێزانەی خۆمان پیرەمێردێکی وەکو من لەو مەعرەزانە خەرەسم 5 ساڵە لەوانە خەرەسم مانگی بە 300 بە 400 دینار بن دیوارەکانێنن بە زۆر ئێمە دەرەکەن و ئەوانە خانە شوێنی ئێمە ڕاستە ئەوە دیوارەکانیان بۆیە؟ بن دیوارەکانیان هاوردووە لەوێانە هەمووی مناڵ ئەمەنەمەە نازان ئەڕێ بێ بای 100 دینار کەلوپەل بکڕی پۆستاڵ بکڕی مانگێ بێ بەرامبەر لەوانە دەوام بکەی کلاشیکۆپێکیانە دەنە دەست و لە حوتی ئێوارەوە بۆ حوتی بەیانی حرەسیاتیان پێگرن اینجا ئەگەر بەدڵیشیان نەبێ ئەگەر یەک دقیقە خەویان دێکوتێ و ئاشایسەنەکاتر غەرامەیانەکەن دەریان ناکەن بەڵ غەرامەیانەکەن ماقولە با سەرەکەت نەفەوتێ جەناب چەند ساڵ خزمەتە کرد لە تەربیە؟ 34 ساڵ خزمەتمەیە لە گەلێ دائیرە لە دایرەی ئاو لە تەربیە لە زەراعا حکومەت تا چەند ڕێزی ئەو خزمەتەی تۆی گرتووە؟ ئەم حکومەتە واللهی بایی یەک پێ ڕێزی لێمان نەگرتووە ئەگەر ڕێزی بم لێمان گرتە ئەمە ژیانەکەمان نەیە بوو ئەمە ڕێزە ئەمە ڕێزە لەمان گیراوە کابراایکی پیرەمێردی وەکو من ئێستاکانەی بە 300 دینار بە 400 دینار مەمنونم کە لەو مەعرەزانە حرەتم ئێستاکانە لەوێنە ئێمە دەرەکەن و بن دیوارە خەنە شوێنەکەمان بە غەسپیش ماقولە من بە 400 دینارەکە قەناعەت دەکەم بەڵام ئەو یە بە غەسپی ئەیدا بەسەر مەعرەزەکانە مانگی بە 700 دینار 450 دینار لە بۆ حرەسی کە ئەیهێنێت باقەکەی بۆ خۆی خەتە نەفرەی جیپانیەوە ئەوە ڕاستە؟ ساعت چەندەوە هاتووی بۆیرە؟ لە سەعات 4:30 هاتووم بۆ ئێرە 4:30 کە تاریک هاتوومە تا ئێرانە سەرم گرتووە کەسی لێ بوو کە هاتی؟ دەوری دە 12 زەلامی لێ بووە هەرە وەڵڵاهی ئەمە ژیانەکەمانە ئەمە ڕاستە دەفەرمە من مانگی لێرانە هیچ تەقاودی وەرەگرم 400 دینار وەرەگرم مناڵێ 50,000 ژنەڕە 100,000 مەصرفی ئاو کارەبا مۆلیدا ئەمە ژیانەکەمانە ئەمە ئەژین بەم شێوەیە ئێستا بڕۆیە با سەرەکەت نەفەوتێ دەست باش لە چ فەرمانگەیەک خزمەت کردوەوە؟ لە مادی غیزایی سەر بە وەزارەتی کوێ؟ وەزارەتی عادی مادی غیزایی نیە عادی مەسلحە چەند ساڵ خزمەتە بوو؟ وەڵا 33 ساڵ بەڵێ چەند ساڵە خانشین بووی؟ وەڵا تقریبا 4 ساڵە ئەم موچانە وەریەگرن ئێستا ئەزانی چ مانگەکە؟ نەبوو قورعانە نازان هی پارە نازان مای چوارە مای چەند موچەتان خوراوەیەوە؟ واللهی تقریبا من دەوری حەڤە موچەم خوراوە ئێستا ئەمەی کە پێتانەدەن بەشی بژێوی ژیانتانەکە؟ وەڵا بەشی بژای ژیان ناکەم من مای 365 وەرەگرم 50 دەوری سەدا کرێ خانووە دەم و شوێنەکەم دووراسچم و یەمە لە 120 حکومەت چەندێک ڕێزی ئەو خزمەتی 34 ساڵی تۆی گرتووە کە کردو؟ وەڵی ڕێزەکە هەرەوەیە من تا دەوام کردو مۆزەف و معاشم وەرگردووە و دوایەوە ئەم حەسار و مەسار و گرانی شتا هاو بەسەرەوە ئەم با پارە بڕین و شانە هاو بەسەرەوە ئیتر من بەرەوە نەکەوتم تەقاعود بووم ئێساکە هەمومان یەک ئیتر کەیەم ئەوە بەم شێوەیە ئەوەم سەرە ئەوەسین پارە وەرەگرین و ئەڕۆینەوە پارەکەشمان ئەوەنەن و عاشقەوەنە نییە کە بەشمان کە بشێوی ژیانمان لە سەران بژێوی ژیان ئێستا بەم شێوازە مامەڵتان نەوەڵا هیچ کەسێک تاالبی ئەوەی نییە کە گرانی بکوێتە سەری و ناڕەحەت بێ بە مەعاش و ناڕەحەت بێ بە ژیان هەموو کەسی حەزی لە خۆشی و ژیان و حەزی لە ئیسراحەتی خۆیەتی ئێمە سازە چونێت تەمەنیەکەوە تەقاعود بووین هیچ ئیشێکمان پێ ناکری هەرەوە نەیە بەش لە مودەمێکە ئەی خۆی دەگەر بەشی کەوتەوە مامە حاجی تەمەنی چەندە جەناب؟ گیان 51 لە چ شوێنێک داوامت کردووە؟ لە تەربیە حرەز بوو چەند ساڵە خانشین بووی؟ 36 ساڵە بەڵێ
حکومت ڕێزی خزمەتەکەی تۆی گرتووە ئەی ڕێزەکە ئەوەیە کەوا ئێستا دەیبینی ئەوە ڕێزەکەمانەوە ئەنجانی احترام و ڕێز ئەوەی بێ لە دەست خۆماندا بوو ئیش و کارمان کردووە هەموو شێکمان بەڕێوە بردووە ڕێک و پێک و بەتەواوەتی وەرە ئێرە با سەرەکەت نەفەوتێ ناڕەحەت نابی ئابم شێوازە مشەوەرەگری من ئەمە شاکرێمە قاسم دێشێ ئەمە حاڵەکەم ئێستا دوو ئارەوەڵا نەخۆشم دوو دقیقە بڕۆم ناتوانم دەکەومە عەرز شاکرێمە قاسم دێشێ دڵم پەلە پەلەکە ئەمە حاڵەکەمانە بەم حاڵە معاش وەردەگری موچەکەتان بەشی ئەوە کات بژێوی ژیان و دەرمان و پێداویستی بۆ خۆتان بکڕن دەبێت پێ ڕاهینکەی ناوەڵا بەش ناکە براش ئارەوەڵا قرسە بەشی هێزی تێک ناکو نەمەد بەشی چ دەکە تۆ شەش حەو سەر خێزان بووی تەلەبەت بێەوە ملاولا بەشی چ دەکە هەر بەشی کرێکەی هینەکەی خۆت دەکا کە پێیا بڕۆی ئەوە حاڵەکەمان ئەوە بۆ خۆم نەخۆشم خاسم دێشێ شاکرێمە دڵم پەلە پەلەکە بەم حاڵە پێنجەکە ناتوانم ڕاوەستم ئاوا دەبێ وەرین چەند ساڵ خزمەتت هەبوو؟ 40 ساڵ خزمەتم هەبوو والله 33 ساڵ 30 ساڵ خزمەتی ئەی نازانی ئەم موچەی وەریەگری کەیە؟ نە بە قورعان نەزانم نە بە خوار ڕۆڵە نەبەخوان بۆمان معلوم نەبوو هیچمانە کە نایزانین حکومەت تا چەند ڕێزی ئەو خزمەتە ئێوەی گرتووە بەس جار بێت جار ڕێزەوەی باشتر دەبێ گەرمایە هاتە ماشاکە ئەم حکومەتە واللهی بایی یەک پێنج پرسێ ڕێزی لێمان نەگرت والله ئەگەر حەقەکەی خۆمان دەداتێ بە نە ڕێزمان بگرێن نە حرمەتمان بگرێن خۆم بتەمەنوویتە باشە هەنا هەڵە پاسوون باخەمیەوە بڕن ئەگەر دەستم کرد 200,000 بەشی بژێویەکات نە بەخوا قەرزی شەکەن چەند ساڵە خان نشین بوویت تقریبا دەوری حەوت ساڵ دەبێت شوێنێک داوامت کردو پێشتر لە تەربیە بەڵێ هەرسی مەکتەب بوو چەند ساڵ خزمەتە هەبوو 32 ساڵ خزمەتەیە بەڵێ ئێستا ئەم موچەی مانگی چەندە وەریەگری ئەم موچەی مانگی نازانم سێی پارە وابزانم خۆ کەس نازانی ئەم موچەیەکەیە وابزانم سێی پارە باشە بۆچی نازانین چۆن کاتی بزانی بۆچی نازانین کەس نازانی چۆن چۆن دەدرێت کاکە جاری وایە 3 مانگان نادێ جاری وایە 4 مانگان موچە نادرێت لەنکاوشی لە پڕدا دێ وڵی نازانێت حکومەت تا چەند مانگم لە حکومەتەیە حکومەت تا چەند ڕێزی ئەو خزمەتە ئێوەی گرتووە کە لە ڕابردووە لە تەربەت بەس جار بێت جار ڕێزەوەی باشتر دەبێ گەرمایە هاتە ماشاکە لەخوا بەجار ڕێزەوەی باشتر دەبێت ئەی چۆن کێ ڕێزی ئەمەی گرتووە کاکە ڕێزی من دیوارەکان دەگرن ڕێزی منسوولەکانی خوان دەگرن کە بە ملیۆنەها پاران لە باقی خارجی دانەوە کاکە ڕێزی ئەلەوان دەگرن ڕێز لە ئێمە دەگرن ئەو ڕێز لەخوا گرێت تا ڕێگە تۆ بگرێ ئەو ڕێزی لەخوا گرتووە نەوەڵا برا ڕێزمان لێ ناژی ئەم ڕێزەکە کە چاو لێت چیتان بۆ بکە باشە بە نمونە چۆن چیتان بۆ بکە وڵای ئەگە پاشی کەوتەکەمان بداتەوە بە ئاشەکەمان هەمومان جێبەرێک و بژی بدات تێگەیشتی ئەوە بۆ ئێمە هەموو شتێکە بە ئەو قەرزەشمان بداتەوە 16 مانگی لایە ئەو 16 مانگەمان بداتەوە هەموو کاتێش هەموو مانجیشی لای وەختی خۆی ئاشەکەمان داتێ ئەوە هەموو شتێکە ئێمە هەرمونا پێدەکرێت چیکەمان پێ ناکەین داوا چ بکەین بۆمان ناکەن باشە لە سەعات چەندەوە هاتووی بۆ ئێرە وەڵا لە ساعە هەشتەوەم لێرە خەزا لەبە چەند ساڵ خزمەتت هەیە تۆ وەڵی پیاوەکەمە 25 ساڵی هەیە 25 ئەزانی ئەم موچەی مانگی چەند بۆ وەرەگرت نە بە خوار ڕۆڵە باقل هەرمان لە هەرمان نۆ مانگە هەشت مانگە لەلایەن ماوە نازانی مای چەگە نە بەخوا باشە تا چەندێک ڕێستانەگرن کە ئەو بە هاوسەرەی تۆ خزمەتی کردووە بەخوا بڵێم چیجا بەخوا لە بە شەڕەشەقی وەریەگرین هەزار تۆیە کرێچیم هەزار تۆم بە خزۆڵ خۆتم بێ ساڵا ناتمای ناڕەحەتە بی کاتێک دێ بە موچە ئەرێ وەڵڵا ئەی چۆ کاک ئەزانی لە زۆرش قیامەتێکە دەرەوە باشە ژوورەوە ژوورەوە ناڕەحەترە ئەخە ژوورۆ قڕەباڵخە لە ژوورۆژ ئەوەندەی تری لێ چوار ئەوگەوا لە ژوور سەرەوە خوار چۆڵە دەرەوە کوا دەرەوە بەم تەمەنەوە کە ئاوا لە ناوەمیزی حامابن تەندروستیتان تێک ناچێ ینی ناڕەحەت ناچی بکەم بڵێکی بەخوا من سارە لێم دەسو قاتێکشم لێ کەسیشم لێ مەزبور بەبێ خۆشم لێم بۆی ئەیجا چی کەس لێ بێ بۆ چەند ساڵ خزمەتت هەبوو؟ 27 ساڵ چەند ساڵە خاننشین بووی؟ لە 2006ەوە بۆ خۆم کۆمخانە نشین کرد
ئێستا زانی ئەم موچە ئێستا پێتاندنی چمانگێکە حەقی چمانگتانەتان وەڵام من 55 و 54 نەوە دوو مانگە ڕایان گرتووە نازانین هۆیەکەشی چییە بەڵێ باشە ئەو چەند ساڵی کە باست کرد 20 ساڵ خانشینی ینی با بڵێن خزمەتت کردووە پێت وایە ڕێزی ئەم خزمەتی تۆ گیراوە پێش ئەم وەزعانە ئارە وەڵا هاچی کردومانە پاداشتیان داوەتەوە چوینە کوێ چوینە بەسرا چوینە عەمارە لە حدودی قەڵاز زێبووینی تر حەچی شتەیە کردومانە یەک خەلەلمان نەبوو ئەوەشمە مەعاشقە دەدەنی ئێستا حکومت لە دوایەوەی خانشینی کردوون ڕێزی ئێوەی گرتووە وەکو پێویست وەکو پێویست خزمەت تام بکات چونکە لە ڕابوتایەوە نەوەڵڵاهی ئەگەر حەقەکەی خۆمان دەداتێ بە نە ڕێزمان بگرێن نە حرمەتمان بگرێ نە یارمەتیشمان بکە حەقەکەی خۆمان باتی بۆنە ناڕەحەتن بەدەست ئەم مۆزەیەوە ئەو وەزعە کابراکە گەیشتە تەقاوەتی توخوا وەرە 100 کەسی لەرزۆی چەنێناوە بە دوو کەس گرتویانەی بەنە ژوورەوە بۆ چوار بنکەی کە ناکەنەوە بیدەن بەم خەڵکە مۆزەف نییە خۆ هەر ترشان بەیەکە ئەوەنە زۆرە مۆزەف لە ژوورەوە سەرەکە بینی زۆر درێژە هەندێکی هەر نەخۆشە لە پشتەوەی بەڕاستی ئێمە نەخۆش نین وەڵاوان نەخۆشن وەڵاوان ئێتە چی بکرێ ئێستا چی بەڕای تۆ چی بکرێ بۆ ئەم خەڵکانەیە 28 ساڵە هیچ ناکرێت تازەش هیچ ناکرێت مەگەر ئەو خوایە پاڵێکیان پێوەنی نەژات تۆ لە چ وەزارەتێک خزمەتە کردووە معمەلی جگەرەکەی سلێمان چەند ساڵێ بووی تقریبا 18 ساڵێ بووم بە قەرارێ دەرچووم مشکلی دەرۆمانە بووی تر ڕام کرد حکوومەت ڕێزی ئەو خزمەتەی تۆی گرت بە هیچ ناوێ 220,000 وەرەگرنەوە تا بەغا عەرەبەکانتان 500,000 وەرەگرن هەموو مانگە 230,000 ئێمە دزنەوان هەموو مانگە ئێستا زانی ئەم موچەی مانگی چەنە ئەم موچە نازانم مانگی چوارە مانگی حوتی 2010 ئیسە من 18 مانگم لای حکوومەتە ئەرە وڵای ئیسە من کە وەرەگرین هین مانگی حوتی 2010 6 مانگی 2015 نەداوینەتێ کاتێک تەقاوت دوین ئێستا ئەمە 2010 ئەمان دەنێ مانگی حوتی خزمەتەیە تۆ من 37 ساڵم هەیە بە دەرچوونەوە کە چوومەتە خارج و گەڕاومەتەوەشیان بە حسێوکردن و پارێکیان وەر لێ وەرگتو مینی تەقاوت ئێستا من 37 ساڵم هەیە بەڵام 343,000 وەرەگرم بەڕای تۆ حکوومەت تا چەند ڕێزی ئەو خزمەتەی ئەوەی گرتووە کە لە پێشووترا کردوتان والله هین هیچ کەسێکمانی نەگرتووە هین هەموو داوائیرەکان ئەوەی خزمەتیان کردووە لە فەڕاشێکەوە هەتا ئەگاتە موظفێکی خزمەتی نەکراوە نەخێتنەوە حەلەکەی ئەمە خۆ لەگەڵەمانە شتێ ناکرێ حەزەکەن لەسەر حکوومەتی هەرێم نەمێن نەوە ئەرە وەڵڵا ئەرە وڵای کاکە مانگێ دوو مانگ سێ مانگ یعنی بەس ئەوە تا بکەم حیاتە سەرەکەتان نەفەوتێ با بڕۆین ژیانمان نەمایتر من یعنی بۆ چی مەکاکە ڕەنجمما خۆمانی لا شتێکی زۆر کەسمەوی سەقات و سکووە کەس و کارم یعنی بەتەمای چی پاش تا 20 ساڵ 30 ساڵ بۆ چیمانە چی لێ بکەن کاکە هەرمانە لەسەر حکومەت من باشتر ئەمانە چا نابن برا تێر ناخۆن ئەومیەتان بیان نەماوە بە هیچ نەوێت بە هیچ نەوێتێکەشی نازانێت چیان لەگەڵا بڵێت شەرم ناکەن مانگێ دوانسییاندا ئەو تا خەڵخان وێران کردووە شتێک کە پێ بڵێ کەمانە خەڵک دی ئێوە پێشتر کە دەوامتان کردووە سندوقێکی تایبەت هەیە کە بەشێک لە موچەکەتان خراوەتە و سندوقەوە بۆتان ئێستا پارەی و سندوقە چی لێ هاتووە بۆ ناتان دەرەوە نامانە کاکە نامانێ هەژدە مانگ معقولە تەقاوەتە خانوویەکی دامای فەقیر تێگەشتی کرێچی دە دەتەقێدا حسابی بۆم یە خانوویەقی ناکە بەڵام کابرایە کرێچیە ئەژی بۆ پارەیە زەلای بەدایانێت تێگەشتی شادە معنای نییە مانگی 8 ملیۆنیاتی قەی خوام خۆڵە کابرای بەڕێز کەی ئەمە ڕاستە کەی ئەمە حکوومەتە ناوێن هەر حکوومەتیشی درۆ دەلەست ئێمانە کاکە میلە دەڵە خەڵەتێن برای بەڕێز هەمویان نافیان میان دزن تێگەشتی ئەوەی خەڵقی ویست ئەمە نەبوو من بە تەمای ئەوە نەبوو مامانە گرفانیان پڕ بوو لە نانی تیری تێگەشتی ڕۆژانە نایانەوە بەرچاوی خۆیان تێگەشتی من لە دەرەوە بەمزای ژیان چۆنا بەستێ مامریچیشیان نادی تێگەش کاکە ئێستا بۆ دانی ڕاکەن بۆ ئەمریکا و ئەچون بۆ فەڕەنسا بۆ ئەڵمانیا ئێمەش لێرە قڕکڕێ بەسەروانە ناگەینە خەستەکانە برا موچەکە بیشتان دەنێ بەشی ناکە مەلی شتێ ناکە یعنی موچەکەی ژێگە حەقی خۆش یەکەشیع ناکات قەمان نایەنێ حەقی خۆتشی نایەنێ مشکلەکە لە وایە برا لە سعات چەنەوە هاتووی بۆ ئێرە وەڵڵی لە سعات چەنەوە ئەمە ڕەنگێکم لە سعات حەوتەوە هاتوومە حەوتی بەیانی
ئەرە بەخوا براکەم یەک شتم نییە ئەوە شوێنێک داوامتان کردوی خۆت یا هاوسەرتە هیچی ئیبرائی پیاوەکەمە فڕاشی مەکتەبە بەخوا 36 ساڵی خزمەتەیە تێگەی 36 ساڵی خزمەتەیە بەخوا مانگی 6 هاتوومە ئەمەنەم خەفەت خواردۆ مەگە خوا بزانە کوتیان نادێنە ناو نهاتۆ مانگی 6 ئەنجا ئەمان کوتی وەرەوە 27 مانگی حەو دەدەینەوە ئێستا باشە ئەو چەند ساڵی کە خزمەتی هەبووە وەکو پێویست ژیانتان بۆ تابینەکەن یعنی ئەوەنەتان پێدەن شایستەی پێبژین بە قوربانێ بم کوڕی گەورەمی لە پارمانگی دووەوە مەعاشیان پڕیوم 180,000 مەهێنێ ئێستا لە پارمانگی چوارەوە چاکیان کردۆکریانە بە 270 ئەم 270 نەبێ حەچی خوا دایناوە لەسەر عەرز ئەمە مانگی شەشەوە من قەرزەکەم هەتا ئێستا ئەو 270,000 بەشی کرێی ئاو کرێی مۆلیدە مەسروفی ژیان پێداویستی جەژن بۆ نمونە ئەمانە چانەکە بەخوا بەش ناکە چی بکەی هە بەشیش ناکە و چیچی ئەوە جارجارە چەند مانگی لێ بڕیون حکومەت بەخوا ئیتر خۆی مابوو 300 بوو ئێستا کردویانە ئێستاان بە پارمانگی هەشتەوە بڕیویانە کردویانە بە 180 ئێستا لە پارمانگی چوارەوە کردویانەوە بە 270 ئەم 270 نەبێت ئەو ڕۆژە تو مەڵا بڵێ بمرە کچاکە کوتی بۆ کتم یەک شتم نییەوە نەبێ بڵێ بمرە بەخوا کرێ تاکسەکەشم پێ نییە ڕاستەوە یان درۆ ئەرە بەخوا ئێنیەکە نەبێ کاسبم پێ ناکرێ هیچم نییە یەکە نەبێت چۆن حکومەت دەتوانێت خزمەتیەوە بکەین چیتان بۆ بکات چیتان پێویستە وەڵا هەموو شتێکمان پێویستە خۆ بەس خۆ نایکە هەموو شتێکمان پێویستە کە نەیکا چی بکەین ها دەسەڵاتمانە چی بکەین ها نە بەخوانی یەکە نەبێت چی بکەم ها ئێستا چاوەڕێەکەی کەی سەرت بێ وەریگری خۆ بینی زەحامێکی زۆرەیە لێرە وەڵای چاوەڕێیەکەم هەتا سعات و هەر هەیە خوانیە ئێتا ئەگە ئەوە نەبێتتر خۆ بەخوایەک شتم لێ بکە لە تەکسێکەشم ئەچی بکەم کاکە ها ئەنی ئەگەر بێت و خدا نەخواست ئەمڕۆ موچەکە وەرنەگریت کرێت تەکسەکەت پێ نییە بڕۆیتەوە نە بەخوا پێ منە براکەم بەخوا تومە قەرزم کردو لە ماری هاوسەیەکمان قەرزم کردووە بەم ڕۆژە پیرۆسە ئەوەی کە ئەیبینین ئەمە ڕێزی ئەو کەسانەیە کە ساڵانێک خزمەتیان کردو لە یەکێک لە دام و دەستگاکانی ئەم حکوومەتەیە بەڵام ئێستا ئەو کۆبینن زۆر ناڕەحەتن بەدەستە مۆزاوە زۆر ئەناڵێن بەدەست وەزاکەەوە چونکە ئەڵێن تەندروستی زۆر بەمان باش نییە وەکو پێویست ناتوانن بەڕێکارێکی مەزبوط ئەو موچەیمان دەنێت سەر ڕایەوەی کە بەشێکی زۆر لە موچەکانیان خوراوە بەشێکی زۆربیان نازان موچەکانی چمان یەکە پیانەدەن کە بەداخەوە زۆریانە بینین ناڕەحەتن هەندێکیانە بینین بە کورسیان هێنن کە موچەکان وەربگرن چەند ساڵ خزمەتت هەبوو؟ 40 ساڵ خزمەتم هەبوو وڵا 33 ساڵ 30 ساڵ خزمەتی ئەی نازانی ئەم موچەی وەریەگری کەیە؟ نە بە قورعان نازانم نە بەخوا ڕۆڵە نە بەخوا بۆمان معلوم نەبوو هیچمانە کە نایزانێت حکومەت تا چەند ڕێزی ئەو خزمەتە ئێوەی گرتووە بەس جار بێت جار ڕێزەوەی باشتر دەبێ گەرمایە هاتە ماشاکە ئەم حکومەتە وەڵاهی بایی یەک پێ ڕێزی لێمان نەگرت نەوەڵی ئەگەر حەقەکەی خۆمان دەداتێ بە نە ڕێزمان بگرێن نە حرمەتمان بگرێن خۆ مەمتەمەنوویستە باشە هەناغە پاسون باخەمەوە بڕن ئەگەر دەستم کرد 200,000 بەشی بژێویەکات نە بەخوا قەرزی شەکەم مامە سڵاو لێبێ عەلەیکوم ئەسەلام وەڕەحمەتوڵڵاه تۆ لە چ شوێنێک داوامت کردووە پێشتر چەند ساڵ خزمەت کارەبا و قاچێکیم لەسەر داناوە قاچت لەسەر کارەبادا کارەبا لێی داوام هەلای کردم و ئێساڵ بەم حاڵە 200,000 وەرەگرم مانگی چەند ئێستامەت پێتەدەن ئەمای مانگی بۆ چوارە گەوەریگرین مانگی چوار وەرەگرین چەند ساڵتا چەند مانگتان خوراوە وڵات تقریبا 11 مانگمان خوراوە هەر وەک خانە نووسین 11 مانگی خوراوە هەر بێ لەوەی کە بە 3 مانگ و 3 مانگ 11 مانگمان بە دیاری خوراوە باشە چەند ساڵ خزمەتت هەبووە لە پێشووترە وەڵام من خزمەتم زۆر نەبوو تەبعاً بە تەمەنێکی زۆر چوون بەڵام بە پێشمەرگایەتی و مشتێکەوە 23 ساڵمە بوو 236,000 بۆ دەر حکومەت چەندێک ڕێزی ئەو 23 ساڵە خزمەتەی تۆی گرتووە هەرچی ڕێزە من قاچێکم لەسەر دانا ئەگەر خزمەتکاری ئاغایەک بوومایە ماڵ منداڵەکەمی بەخێوە کرد 500 دینارم بۆ دەرچوو 4,500 شم لە عملیاتدا 4,500 دینار لە عملیات 4 ملیۆن و 500,000 لە عملیاتدا 500,000 بۆ درایە ینی قەدریان نەگرتی وەکو پێویست ناوەڵی قەدرگرتنەوە هەنا قەدری فەقیر هەر نییە ئەو پارە و پولەی دەهەیەت بۆ یەکێک مەسەلەن بڵێن معاشی 10 ملیۆن و 9 ملیۆن بە 200,000ەکەی ئێمە ئێستا چاوەڕێن بیبرن بەڵان ئەوانە دەست لێدانی نییە خەتەرە ئەوەی خۆشیان گرتویانە بۆ دەنگدان
ئەوانش بەڕاستی پێمە تا مردن پارەکەیان نابڕێتم کێ کڕیویانن بەعالەم ئاشکرا و کەسانە کردراون بە 300 ئەوانەی کە خزمەتیان کردووە ئەوەی پرگوێ خراوە بەڕاستی بە هەموو جۆرێک پرگوێ خراوە بەم شێوازە وەرگرتنە ناڕەحەت نابی بە تایبەتی کە قاچدەوەی دارێکەوانی چۆن ناڕەحەت نابین چۆن ماڵ منداڵ ئەوها بە خێو دەکرێت ژیانێکی طبعاً خەڵک هەرچەندێک سەنسەنە لێدا و بینا بگۆڕ سیارە بگۆڕێ مەش پێمان خۆشە مانگ بۆ مانگەکە خەرزاری خەڵک نەبین فعلەن واشە یعنی هیچ درۆ دەلەسەیتیانەیە بەڵام خوددا بۆ خاتری قورعان ئیقامەی ئەم عالەمەیان لێ وەرگێتەوانی خوای عدل و عەدالەت لە تێک هەتاوەکو ئەوەندەی تەمەنمان ماوە ئێمە زەحمەتە بیبینین بەڵکو وەچەکانمان بیبینین یعنی ئەوانە بێزارن لەم حکوومەتە بێزار چۆن بێزار نەبی ئەمە حاڵە ئەمە وەزعە ئەمە ژیانە ساعت چەندەوە هاتووی بۆ سەرەگرت زۆر دەمێک نییە هاتووم بە درۆ نەکەین نەکەناڵەکە ئێوە قوبڵی درۆ دەکات نا ئێمە درۆ کرد بەڵام شەو هەبووە سەعاسی شەو ئەلێرە بووم و بەخوا دوا هەموو عالەمی بەرم کەوت تا ساعت چەندەوە هاتووی بۆ موچەکەت وڵا لە ساعت حەوتەوە لێرە بەڵێ لە چی وەزارەتێک داوامتە کرد بەڵێ لە شوێنێک خزمەتت کردووە لە چ شوێنێک داوامت کردووە پیاوەکەم ئەخوا عەفریکا مردووە معاشی ئەوە ناڕەحەت نەبووی تاوەرەگرت بەرە وەڵا ناڕەحەت بووم شاکرەمە ئەمەلیاتی فەقەراتمە لێ تاقەتم نەبانیوە نانم خواردمە ناو هاتم بۆیە بەتەنە هاتووی ئەرە وەڵا بەتەنیات ڕەکەم هەڵ نەسابوو بەخ باشە ئەوەنەتان لەدەنێک کە بەشی بژێوی ژیانتان بکات وەرە نە بەخوا 200 دینارە 200 دینارم هەیە ئەوەتە پیشانی بم نایە پیشان ئەتە بڵێن چی هەرەوە نەمانێت ئێستا ئەتەوێ شتی پێ بکڕی پێداویستی پێ بکڕی ئەرە وەڵای بۆچیم ئەم بەح زەخیرەوەی بەمەوەی خۆی ئەی چی بکەم خۆمم دوو مناڵی هەتی ومەیە چی بکەم حکوومەت تا چەند هاوکاریتانەکات بۆ ئەوەی بە شێوازێکی باشتر لەمەوەری بگرن وڵی حکوومەت چی ماوە هەرڵێ زیاکە هیچیشی زیان نەکردومە خوا بۆی زیاد کردی هەرە 200 دینارەی خوا ئەفریقایی پیاوەکەمە لە خەستەخانە 30 ساڵ خزمەتی ئەرە بەخوا ئەگەر بزانیت ئەرە بەخوا دایکیان چۆنی دایە باشی موچەکەت وەرگرت ئەی ناڕەحەت نەبووی تا پێیان دای ئەجا با ببی چۆن ئەی ناڕەحەتی شەبی تۆ لە ماڵی خۆتا ناڕەحەت نابی ئەی من قاچم شەلارەوەڵا ناڕەحەتیش قەی چیەکە باشە لە چ شوێنێک داوامت کردەوە خزمەتە کردووە تۆ لە شوێنێک خزمەتە کردووە لە چ وەزارەتێک بووی لە مەڕکەنیم لە مەڵکەنی بووی من ئێستا ماڵم لە مەڵکەنی لە ساعت چەندەوە هاتووی بۆ موچەکەت لە بەیانوات هەرهۆڵا باشە لە کۆتایە وەرگرت الحەمدوللا موچەکە ئەوە نەت پێدەن بتوانی ژیانێکی شایستەی پێ بکەیت وەڵاونم پێ نایە 54,000 ئەی چی ئێستا ئەتەوێت چی پێ بکڕی ینی بەشی ئەوە نەشتەکات کە پێداویستەکانی ماڵی پێدەبر بکەیت وەڵا دەستم لەوە ناوە پارەی کەم پێ بووە بکەن بەچی کاتی زیرە کارتی زیرە ئایسی وەگەڵ عالەمە ئەیدا گوناحی نیت 100 دینار بەشی چیەکە بخواد 220 في 2010 220 وەرەگرم چون تا خزمەتمێ ساڵ 30 ساڵ 220 حکوومەت ڕێزی ئەو خزمەتە ئێوەی گرت وەرە نەبەخوا نەبەخوا نەیگرت ئێستا وایە مە 19 مەرگتایە 2018 مەرگتووە ها قبوڵی هەیە بەخواش دەگەشم شەیدە تۆ بشتیت برایەکیش خۆشدایە سڵاو لێبێ سەلامە بیا موچەکە وەرگرت بەڵێ ساعت چەند هاتی بۆ موچەکە لا سعادە هەشت و 10 دقە هات ناڕەحەت نابی ئا بەم تەمەنەوە بەم شێوازم من چ بکەم هات خۆمە مەریەمە و ناڵی وردم نییە و کوڕێکمێکاس بکەوت و مناڵی هەیە ئەو ئیزدیحامە ناڕەحەتان ناکا کاتەیە چەند موچەکە وەرەگرن نەوەڵا ناچمە کۆماڵەکەوە ئەتا بە چۆڵ نەبێت تۆزێ ئەنجات لێ ئەوەستی هەتا سەرت دێ ئەرە وەڵایت بەسەرێ بە ساقە لە شوێنێک تۆ داوامدی خۆتە مێردەکەتە خۆمە وەڵا لە معمەلی جگەرەکە بوو بەڵێ چەند ساڵ خزمەتتە بوو وەڵا نازانم 25 ساڵ 24 ساڵ شتێکی وا بوو حکوومەت ڕێزی ئەو خزمەتە ئێوەی گرت
ئەرە وڵا قابلە ئێمە ئیشمانە کرد عاشەکە یاینە بەڕێپێکی ئیتر نازانم ئێستا مەم مەعاشە ئەزانی ئیچ مانگیەکە وەرەگرتووە نە بەخوا نازانم پرسیارم نەکردو چەند مانگی خواردوو ها چەند مانگی پێ نەداون حکومەت وەڵا ئێتم ئەنم وەرگرتووە حسابم نەکردو نازانم هیکەی نییە بە قوربانە ڕێگەبانی ترۆ خزمەت هەدە بڕۆ تۆ ها چەند ساڵ خزمەتت هەبوو وڵای دەور 25 ساڵ خزمەت بێ خۆمان حکومەت تەقاوتی نا حکومەت تەقاوتی نەکرد باشە موچەکەت ئێستا ئەوەندە دەداتێ حکومەت بەشی بژێوت بکات موچەکەم 220,000 بەشی چی وڵای بەشی خۆم مەم تەمەنۆی باخە هەنا هەڵە پاسون باخەمێوە بڕم ئەگە دەستم کەوێ تری لە پاڵا بکە ئەنجا ناژی 4 ساڵیشە لە 2015 حکومەت عێراقی کردێتی بە 400,000 ئەمێمە ئەوکو گابۆڕی پێکرد ئەی خولێنەوە حسابێن بۆ ناکەن پارەکان بۆچی یەکسانی ناکاتەوە لەگەڵەوە حکومەت کا بەرسنی و پەیام نییە ئێوەدا نازم ئێمە خوان نزان نایەنوتەوە نەچوون داواکاری بکەن بۆتان تێبیکە پەنجا کرد داواکاری لە سا هەفتا پێنجی چڵکاوخۆری ئەمان لە سا 25 بێدانێ هەتا خۆش دەریشتی بۆ ناکەنوتەوە سەرات خۆش باشە حکومەت تا چەند ڕێزی ئەو خزمەتەی گرتووە کە ئێوە کردوتانە لە پێش ئێمە قانونی ئیسلام پرژینە قایم بێ لە ڕۆژدایم ئافرەتکە لەگەڵ مێدەگای نەکەم حەق و خوێنەکەی یاوەتە مارەی نیە هەتا ئەو کاتێ ژیە هاوسەرێگری ئێمەش تەقاوەتی خزمەتی خۆمان لە مارەی خۆی هەموو قانون یاسا ئەو ئەمان بڕوانێتەوە 2 ساڵ 3 ساڵ هێشتا قەردارین بێ لەوە 4 ساڵیان خواردن حەقی خۆمان چیەکەی هەر ئەخولێن مەخوای گەورە و سەداحسەن ناوبرێتەوە بکردین ئێمە مامان نەخوا خوای تخوا تا ئمڕۆ ناوی ساڵەتی ناوی بێت تازە بۆ ئێمە ناوی بۆ ئێوە باشترە تا نەمای شتێکتە بوو مامە سڵاو لێبێ بەخێر بێت تەمەنە چەنە؟ من تەمەنە موالیدی 52 ساڵ لە شوێنێک داوامت کردووە پێش ئیدارەی توێژینەوەی کشتکاڵ سلێمانی با سەرەکەت نەفەوتێ لەگەڵ ناخەمە نەبێت برادەرەکان باشە چەند ساڵ خزمەتت هەبوو تۆ؟ 42 ساڵ و 8 ڕۆژ 42 ساڵ باشە با بچینەوە سێبەرە عەفو حکومەت چەندێک ڕێزی عەفو بێرێرە چەندێک ڕێزی ئەو 42 ساڵ خزمەتەی تۆی گرت وەڵی بەنسبەت ڕێزی ئەو خزمەتەی منەوە خۆی قانونی خدمەی مەدەنی ئەبێت تعدیل بکرێتەوە مەسەلە ڕێز نییە سەلام بۆ من بکەن ئەبێت تعدیل بکرێتەوە بەڕاستی خزمەتی خەڵک ئەوانەی کە لە 15 ساڵ کەمتریان هەیە 220 دیناریان هەوێنێ ئەوە خراپە 220,000 ئەوە باش نییە بێت تعدیل قانونی خدمەی مەدەنی بکرێتەوە و ئەسڵی مەعاش بۆ فەرمانبەر ئەسڵەکەی ئەڵێم زیاد بکرێت یعنی لە بنەڕەتەوە قانونێکی بۆ دابرێت بە چەند تاعینە بێ بە پێی شەهادات یا بە بێ شەهادات اینجا وردە و دەدەست پێ بکە بەڵام لە 15 ساڵ کەمتر با حەدێکی ڕادپەڕی وا لێ بکەن کە پێی بژی نەک 220,000 بۆچی زەکاتیش نییە باشە بۆچی جیاوازی هەیە لە نێوان موچەی خانشینی مەدەنی لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم بەڕاستی خانشینی مەدەنی قانونێکی عامە وە سابتیشە وەکو عەرزم کردی پێویستە تعدیل بکرێتەوە بەڵام قانونی خدمە عەسکەریەکەی ئێستا ئەوە قانون نییە ئەوە قانون نییە داڕێژرا بێت نیزانێک نییە دایڕشت بێت ئەساسی نییە ئەو قانونە هیچ نییە بەڕاستی ئەوە لەسەر تەسکەی منە بۆ جەنابوو لەسەر تەسکەی ئەو پیاوەیە بۆ من ئەمە قانون نییە ئەمە هەڕەمەکیە بەڵام قانونی خدمەی مەدەنی قانونێکی سابقەکە تەطبیق نەکراوەکو پێش لێ قانونی خدمەی مەدەنی بە تەطبیق کراوە هەر کەس بە پێی خۆی مەعاشی دراوەتێ ڕاستە بەڵام قانونی خدمەی عەسکەریەکە ئەوە نیزانێکی متەوەتیرە هیچ نییە ناڕەحەت بووی تا موچەکەیان پێدای گورە وەڵا ناڕەحەت بووم خۆم منەوە دەدانە ڕۆژ لە داوی فەقەرات کەوتوم پشتم مێشێ قاچم هەردووکی بەبان دز پێ چاومە ئەرە وەڵا ئەوە حاڵ نییە بمزانێ ئەوە قەت ناهاتم ئەیچی با 2 ڕۆژ 3 ڕۆژی تری پێ بچێ قیروسیە ئەڵێم هەمووە سەبرمان کردووە با 2 ڕۆژ 3 ڕۆژ خۆت فەرمانبەر بوو یایی وارسەم نەوەڵا پیاوەکەم لە دایرە بوو مەعاشی ئەوە حکومەت چەندێک ڕێزی ئەو خزمەتەی هاوسارەکەی تۆی گرت گۆڕەوەڵا هیچ ما ئازانی بۆچی ڕێنەی گرتووە
خزمەتی زۆر زۆری هەبوو هەر زۆر 200,000 بەزێ بڵێن 47,000 ئاقاریان لێ بڕین ئێستا نازانمەوە 3 مانگە لێمان نابڕن ئێستا لەو مۆزەفم برسیتی لەوە چێت تا ساڵێکی تریار ئاوا بێ ئاوا بچمە زانیشی خزمەتی زۆر بوو تەقاوەتیەکەشی هەر زۆر کەم من کچێکی تەلە بەشم هەیە لەگەڵ ئەوەیە خزمەتی ئەوش ئەمەنەتان پێدەن کە بتوان بە شایستەی پێ بژین 200,000 لەکوێ پێ ئەتوانی پێی بژی ئەرەڵا 3,750 بەزەوە 3 مانگە بڵین 250 هینێ 750 مەێنێ ئەوەنە ئەزانەوەی کە بینیتان بەداخەوە ئەو خەڵکە بەتەمەنە بوو کە دوای ساڵانێکی زۆر لە خزمەت لە دام و دەستگا مەدەنیەکانی حکوومەتە خزمەتیان کردووە بەڵام بەداخەوە خۆیان یاخود وارسەکانیان کە هاتوون بۆ موچەکانیان بە شێوازێکی زۆر ناڕەحەت بە شێوازێکی زۆر گران ئەو موچانیان پێدەن کە بەداخەوە لایانی کەم جۆرە لە جۆرەکان سیستەمێکیان بۆ ڕێبخستنایە کە ناڕەحەت نەبن زۆربیان پەکەوتن زۆربیان نەخۆشن زۆربیان کێشەی ئێوان هەیە ناتوانن بە ئاسانی ئەم موچەیە وەربگرن داوایان نەکرد کارێکیان بۆ بکەن کە ئاسانتر لەسەر ئەمان بکەوێت جگە لەوەش ئەمان کە هاتوون بۆ موچەیان لەبەرەوەی چەند مانگێکیان بڕێکی خوراوە بڕێکی پاشەکەوت کراوە بڕێکی لێ بڕاوە نیان نەزانی مانگی چەنە وەریەگرن هەر یەکەیان باسی کاتێکیان نەکرێت هەندێکیان دەیان و هەر نازانی مانگی چەنە کە بەداخەوە لایەنە پەیوەندیدارەکان ئەم دیمەنە چەندی جارە ئەیبیننەوە فریایەکی ئەم هاوڵاتیانە بکەون چونکە ماوەیەکی زۆر خزمەتیان کردووە هیچ نەبێت لە بەرامبەر خزمەتەکانیان هەر وەکو خێرێکی ئیمانیش خێرێکی ئەو کەسانەی کە پەیوەندیدارن بە بابەتەوە هاوکاریان بکەن بۆی بە ئاسانتر ناڕەحەت نەبن لە وەرگرتنی موچەکانیان پەیامیان جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی سەر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ